گۆرانی دایە پێشکەشە سەخەت شەیدای خۆشەویست و ئەحمەد خۆشناو و سامان بەناشاو و ئایادی بەختیاری و ئەو خۆشەویستانە پێشکەشیان بیر. ئێوارەیە و کزەی بادێم هەور ئاسمانی گرتووە ئێوارەیە و کزەی بادێم هەور ئاسمانی گرتووە ئێوارەیە و داری ئانجی مردن نەجێڕێ گاڵا گەڵا سەرسۆپی گرتووە گاڵا گەڵا سەرسۆپی گرتووە دایە 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 شیرینە ئێوارەیە و جارێکیتر گۆڕەکایە گرمە باوە ئێوارەیە و جارێکیتر گۆڕەکایە گرمە باوە ئێوارەیە و لێدە پرسم ئاخۆشەوە سەرمای نابێت زۆڵاکە خۆف لە گرمە هەولورەی باران زۆڵاکە لە گرمە هەولورەی باران دایە 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 شیرینە
ساتم دايا ضلت تاذايا بتاستم دايا دميك نمدي بدايا لموايا سنسالة نمدي بدايا أي لسما